سەد لەگەڵێ سەد لەگەڵ بایکۆتی شتومەک و کاڵای تورکی بینیمە و هەندێ مۆڵ هەیە هەندێ مارکێتی لا کۆڵانێ بینی داناوە شتێکی داناوە لێ شتی کاڵای تورکیمان نییە تەیەکی عەرەبیە لێ رحلة المليون خطوة تبدأ بخطوة يعني تۆ بتەوێ ملیۆنێ میل بڕۆی خطوە بڕۆی هەنگاو بڕۆی بە یەک هەنگاوێ دەست پێکا من خۆم یەک ئەوەی تر دوو ئەوەی تر سێ ئەوەی تر چوار وای لێ دێ ئەبێت بە شار یان گەڕک دوایی گەڕەکێکی تر بوو بە شارێک بایکۆتی کاڵای تورکیەکە هەر یعنی شتێک گەلێک چاکە تۆ نەتوانی شەڕی جەبهەی بکەی لەگەڵ ناتوانانی شەڕی قسات بکەی لەگەڵ من وەکو کوردێکی شاری کەرکووک هەڵسام بە بایکۆتکردنی ئەشیای تورکی ئەم بایکۆتەش لە پای ئەوە هات کە هێرش کراوەتە سەر برا کوردەکان لە ڕۆژئاوا بڕیارم داوە سەری ئەم مانگە بڕیار وابوو سەری ئەم مانگە بچم بۆ تورکیا بۆ کڕینی مەواد بەڵام پەشیمان بوومەوە لە پای ئەوەی کە بەرامبەر کورد و کوردستان ئەیکەن و بڕیارم داوە بچنە وڵاتێکیکە بۆ کڕینی مەوادی بازاڕی خۆ